یارەکانی لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ئەم ساڵمان توانی یادی ڕۆژی جیهانی هۆشیاری ئۆتیزم بکەینەوە. لەبەر پابەندبوونی ئەخلاقی وەستکردنمان بە بەرپرسیارەتی ئەم بەیاننامەیە بۆ ڕایگەشتی و لایەنە پەیوەندیدارەکان و ڕاگەیاندنەکان و خێرخوازان و خەمخۆرانی تووژوانی ئۆتیزم و کەسانی خاوەن پێداویست تابەت لە پارێزگای سلێمانی و هەموو شاروچکەکان و بڵاو دەکەینەوە. وەک ئاشکرایە تاوەکو ئێستا قەزا و ناحیەکان بێبەشن لە سەنتەری ڕاهێنان و شیاندنەوە و تووژوانی ئۆتیزم، وەک ئیدارەی ڕاپەڕین ئیدارەی گەرمیان و هەڵەبجەی شەید و چەمچەماڵ و دەربەنیخان و سەی سادە. بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتە پەیوەندیدارەکان و سەرمایەداران و خێرخوازان هاوکار بن بۆ دروستکردنی چەند سەنتەرێکی ڕاهێنان و مۆدرێن لەو شارانە و دابینکردنی ستافی شارەزا و ڕاهێنراوان. کۆمەڵەکەمان بەهۆی کەمی منحەو هاوکاری حکوومەت چیتر توانای جێبەجێکردنی ئیش و کارەکانی ئیدارەکردنی و دابینکردنی کرێ ئۆفیسەکەی نییە، بەڵام ئێمە ماندوونە ناسانە لەم کۆمەڵەیەدا وەکو خۆبەخش کار دەکەین بۆ دابینکردنی ئایندەیەکی گەش و ئاسوودە بۆ تووژوانی ئۆتیزم. هەرگیز کۆڵمان نەداوە و بەشێک لە کارەکانمان لەسەر ئەرکی خۆمان ڕادەپەڕێنین. داوا دەکەین سەنتەرێکی ڕاهێنان و شیاندن و مۆدرێن لە شاری سلێمانی بۆ ئەو تووژوانە بکرێتەوە کە گەورە بوون و تەمەنیان هەڵکشاوە بۆ ئەوەی چیتر لە نێوان چوار دیواری ماڵەکانیاندا پەراوێز و گۆشەگیر نەبن. بە پێی پرۆگرامە جیهانەکان کاریان لەگەڵدا بکرێت گەشە بکەن و خێزانەکانیشان کەمێک ئاسوودە بن. داواکارین وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کاری جدی بکات بۆ جێبەجێکردنی یاسای ماف و ئیمتیازاتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و هەروەها زوو دەست بکات بە خەرجکردنی ئەو بڕە هاوکاریانەی سەرجەم تووژوانی ئۆتیزم، ئەوانەی کە لە ڕێکەوتی یەکی حوتی ساڵی 2013ەوە دۆستیان بۆ کرا و پشکنینی پزیشکی وردیان بۆ ئەنجام درراوە. ئێمە وەک ڕایگشتی و لایەنە پەیوەندیدارەکان ڕادەگەێنین کە خەریکە بە ئاشکرا بازرگانی بە گرفتی ئۆتیزمەوە دەکرێت و هەندێک سنتەر و ڕێکخراوی ئەهلی قازانجویست لە بواری ئۆتیزم بە ناوی ڕاهێنان و چارەسەرکردنی مناڵان مانگانە بڕێک پارەی زۆر لە خێزانەکان وەردەگرن. پێویستە سنوورێکیان بۆ دابین بکرێت. ئێمە لێرەدا دووپاتی دەکەینەوە کە بەتەنها کۆمەڵی ئۆتیزمی کوردستان خۆبەخشانە و لێبڕاوانە بێ هیچ بەرژەوەندیەکی تایبەت و شخصی کار بۆ ئەو توێژە بێنازە دەکات و سازش لەسەر ماف و داخوازیەکانی تووژبوانی ئۆتیزم و خێزانەکانیان دەکات و لە پێناوی دابینکردنی مافەکانیان لە هەموو دەرگایەک دەدات. هۆشیاری کۆمەڵگە پێویستە لەسەر کۆمەڵگە هەست بەم حاڵەتە بکات کە تووژبوانی ئۆتیزم شێد نین، بەڵکو خاوەن پێداویستی تایبەتن. گەر سەنتەری ڕاهێنان هەبێت توانە و بەهرەی گەورەیان تێدایە، وەک وێنە کێشان، گۆرانی، وەرزش، کۆمپیوتەر و زۆر شتی. هیوادارین سەرۆکی حکوومەت ناوی ئۆتیزمی هێنا بێتە سەرخەت، چونکە لە هەموو کوردستانە خێزانەکان تووشی حاڵەتی دەرونی بوون بەهۆی نەبوونی سنتەر و شوێنی ڕاهێنانەوە. زۆر سپاسدانەکەم بەخێر بن سەرچاو. لە سلێمانی چەند تووشبووی ئۆتیزم هەیە و سەرجەمان موچان بۆ بڕاوەتەوە؟ لە سلێمانی ئەمە نزیکەی 350 بۆ 400 تووشبووی ئۆتیزم هەیە. بەداخەوە لەم ڕێژە زۆرە تەنها 72 منداڵ هاوکاری هەیە. داواشمان لە وەزارەت کردووە چەندین جار لە ساڵی 2014 داوامان لێکردوون تکاتان لێکەین هاوکاریان بکەن و لەو ڕۆژەوە کە دەستنیشان کراون لەو ڕۆژەوە موچەکانیان بۆ سەرف کرێن.